سڵاوی خۆی گەورەتان لێ بێ فێرخوازانی خۆشەویست ئەم کاتەوە هەموو کاتێکتان باش خۆشحاڵین لە وەرزی دووەم دێمە وەلاتان دەست پێ دەکەین بە وەرزی دووەم طبعاً ئێمە لە وەرزی یەکەم بەندی یەکەم و دووەم و سێم و چوارەممان شەڕح کرد سێ بەند ماوە پشتیوان بەخوای گەورە ئەو سێ بەندەش ڕیکۆرد دەکەین بۆ جەنابتان بەو هیوای کە سوودتان لە ڕیکۆردەکانی وەرزی یەکەم بینی بێت بەر لەوەی دەست پێ بکەم بە پێویستی زانم سپاس و پێزانینم بۆ ستافی ئامادەی کلێڤەر بۆ ڕەخساندنی ئەم دەرفەتە و واروەها ستافی کامیڕەمانان کاک مەزهەر و کاک بەندین کە ماندوونە ناسانە دائیمەن ئەو ڤیدیۆیان بۆ تۆمات کردوین هیوادارین کە ئێوەش سوودتان لێ بینی بێت دەست پێ دەکەین بە بەندی پێنجەم جەماعەت ئەوەی کە زۆر گرینگە لێرەوە هەوێ پێت بڵێم پێویستە ئەتوو بەر لەوەی وەرزی دووەم دەست پێ بکەی ڕێزبوونی ئەلکترۆنیەکەی زۆر بە جوانی بزانی لەبەر ئەوەی لە بەندی پێنجەم و شەشەم بە تەواوەتی پێویستت بە ڕێزبوونی ئەلکترۆنیەکی ئێستودو ئێستو پێویستت بەوانەیە بۆیە زۆر زەحمەت دەبێت ئەگەر ڕێزبوونی ئەلکترۆنیت لەبەر نەبێ لە بابەتەکانی داهاتوودا بگەیت طبعاً کردی یەکەم لە بەندی پێنجەم زیاتر باس لە مێژووی خشتەی خولی دەکات چی یەکەم خشتەی خولی داهێنا توخمەکان لەسەر چه ئەساسێکی ڕزکراون چێ توخمەکانی دۆزیوەتەوە ئێستا دەین باس دەکەین پشتیوان بەخوای گەورە بەندی پێنجەم یەکەم دانە لە کەرتی یەکەم باس لە مێژووی خشتەی خولی دەکەین ئەگەر بێت طبعاً جەماعەت لە ساڵی لە کتابەکەش باس کراوە لە ساڵی 1860 پشێویەکی زۆر ڕووی لە زانایان کرد بۆ لەبەرەوەی 60 توخمی جیاواز دۆزرانەوە کە پێویست بوو ڕەوشتی ئەو توخمانە فێر ببن و بیان پۆلێنن بۆی هەموو زانایان کۆبوونەوە بۆ ئەوەی ڕێگایەک دابنێن بۆ پۆلێنکردنی ئەو توخمانە طبعاً دوای دۆزینەوەی ژمارەیەکی زۆری توخم و کۆکردنەوەی تەواوی زانیاریەکان لەلایەن کیمیاگەرانەوە لە دوای سەدەی 19 دەبوو کیمیاگەران چ بکەن ڕەوشتی ئەو توخمانە فێر ببن جگە لەوەی ڕەوشتی ئەو توخمانە فێر ببن دەبوو ڕەوشتی ئەو ئاوێتانش فێر ببن کە ئەو توخمەی لێ پێک دێت چونکە ئەمە خوێندومانە بە نمونە توخم NA لەگەڵ CL کە یەک دەگری NaCl دەبێتە ئاوێتە کەوا بێ دەبوو هەم ڕەوشتی توخمەکەی فێر ببن هەم ڕەوشتی ئەو ئاوێتەی کە لێی پێک هاتووە طبعاً لێردا پرسیارێک دێتە پێش کیمیاگەران لە ساڵانەکانی کۆندا بارستەی گەردیلەی جیاوازیان بەکاردێنا بۆ هەمان توخم بۆچی؟ یعنی مەبەستی پێ لە چێ لێردا بۆ نمونە بارستەی کاربۆن چەندە بارستەکەی 12ەیە پێشتر بارستەیەکی سابت نەبوو جێگیر نەبوو کە هەموو زانایان ئیش بەو بارستەی بکەن بۆیە چییە؟ بارستەی جیاوازیان بەکاردەهێنا بۆ هەمان توخم ئەگەر ئەها لە وەڵامەکەش دەدەڵێت چکە ڕێگەیەکی یەکگرتوو نەبوو ئەگەر سەیری وەڵامەکەشی بکەیت دەڵێت چونکە ڕێگەیەکی یەکگرتوو نەبوو بەکاری بهێنن ئەمەش بووە هۆی پێکێنانی ئاوێتەیەکی جیاوازی هەمان توخم لەبەر ئەوەی بۆ هەمان توخم یعنی هەر زانایە بۆ نمونە سابت نەبوو بڵێ هەمووی یەک بارستەی کاربۆنی بە 12 دابنێ یەک بە 12 داناوە بە نمونە یەک بە 12 داناوە ئەوە هەر وەکو نمونە بۆیە کە بارستەکەیان بە جیاواز داناوە هەر هەمان توخم ئاوێتەی جیاوازشی پێکێناوە بۆیە کە گوتی کیمیاگەران لە ساڵای کۆندا بارستەی گەردیلەی جیاوازیان بەکاردەهێنا بۆ هەمان توخم بۆچی دەڵێ لەبەر ئەوەی ڕێگەیەکی یەکگرتوو نەبوو کە هەموویان لەسەر بارستەیەک ڕێ بکەون کە ڕێگەیەکی یەکگرتوونە و بارستەی جیاوازیان بەکاردێنا کە بارستەی جیاوازیشیان بەکاردێنا ئەوەش دەبوو هۆی ئەوەی کە هەمان توخم ئاوێتەی جیاواز پێک بێنێت طبعاً لەو کۆبوونەوەی کە باسمان کرد کە کیمیاگەران هەمویان کۆبوونەوە سانسیلا و کانیزاڕۆی ڕێگەیەکی قایلکەریان پێشنیار کرد بۆچی بۆ بارستەی ڕێژەی توخمەکان دوای ئەوەی ئەو ڕێگایان ناوندرا بە ڕێگەی کانی زاڕۆی طبعاً جەماعەت ئەو کەرتە زیاتر مێژوویە و شەرحیاتە ئەمن هەر هەمووی باز دەکەم بابەتەکان هەر هەمووی باز دەکەم مامۆسای بەڕێز بۆ خۆی دیاری دەکە کە کوێ پێویستە لەبەریکەی و کوێ پێویستە لەبەرنەکەی بەس ئەمن هەمووی شەرح دەکەم و ئەو بابەتانەی کە گرنگیشە پێتان دەڵێم طبعاً
یەکەمین زانە کە خشتەی خولی داهێنا بریتی بوو لە زانە مەندەلیف دیمیتری مەندەلیف کە کیمیاگەرێکی ڕووسی بوو. طبعاً ئەوەی کە گرینگە بزانی دەڵێ کێ یەکەم خشتەی خولی داهێنا دەڵێ مەندەلیف. باش چی پێشنیار کرد؟ توخمەکانی بەپێی چ ڕیز کرد؟ توخمەکانی بەپێی بارستەی گەردیلەیی و هەروەها ڕەوشتی کیمیایی و فیزیایی. کەواتە ئەگەر گوتی دیمیتری مەندەلیف توخمەکانی بەپێی چ ڕیز کرد؟ توخمەکانی بەپێی بارستەی گەردیلەیی و هەروەها ڕەوشتی کیمیایی و فیزیاییەکانی توخمەکان ڕیز کرد. ئەگە سیرکەی دەڵێ مەندەلیف توخمەکانی چۆن ڕیز کرد؟ ئەوە پرسیارێکی گرنگە. دەڵێن توخمەکانی بەپێی بارستەی گەردیلەیی و ڕەوشتی کیمیایی و فیزیایی ڕیز کرد. ئەوە باسمان کرد. داهێنەری خشتەی خولی کێیە؟ ئەویشم پێگوتی کێ داهێنەری یەکەم خشتەی خولیە؟ مەندەلیف یەکەم کەس بوو کە خشتەی خولی داهێنا. باشە؟ هەر ئەویش بوو ڕێسای خولیەتی داهێناوە. ئاگادار بە هەر مەندەلیف بووە ڕێسای خولیەتی داهێناوە کە ئەویش ئێستا باز دەکەین. جەماعەت ئەگەر تەماشاکەی تەماشا ئەو خشتەی خولیەکەی قەدیم طبعاً مەندەلیف لەسەر ئەساسی چ توخمەکانی ڕیز کردووە؟ لەسەر ئەساسی بارستەی گەردیلەیی، لەسەر ئەساسی بارستەکان. ئەی باشە خشتەی ئێستا خشتەی خولی لەسەر ڕیزکراوە؟ لەسەر ئەساسی گەردیلە ژمارە ڕیزکراوە. ئاگادار بە سیرکە توخمەکان گەر سیرکەی مەندەلیف بە شێوازی چۆنی ڕیزکرد بوون؟ بە شێوازی ستونی، واتە لەسەرەوە بخۆرەوە 50 51 52 55 56. ئەگە سیرکەی بە شێوەی ستونی ڕیز کردووە لەسەر ئەساسی بارستە ژمارە. بەڵام ئاگادار بە مەندەلیف تووشی کێشێکی بوو. زۆر جار ئێستا سیرکە لە دوای 106 دەبێت 107 بێ وایە، بەڵام لە هەندێک شوێندا چ دەهات؟ ڕقەمە گەورەکە پێش ڕقەمە بچووکەکەی دەهات کە ئەوەش کێشە بوو. هۆکاری ئەو کێشەی چ بوو؟ هۆکاری ئەو بوو بەنمونە مەندەلیف توخمێکی لە کۆمەڵەیەکی دادەنا سیفەتەکانی لەو کۆمەڵەیە دەچوو تەواو بوو، بەس بەپێی بارستە ژمارەکەی ڕێزبەندی بارستە ژمارەکەی تەواو نەبوو کە ئێستا دەین تەماشا دەکەین. دوای ئەوەش موزلی هات کە ئەو کێشەی چارەسەر کرد بەپێی گەردیلە ژمارە ڕیزی کرد. بەڵام ئەگەر هەر لە خشتەی خولی لە لای خۆت تەماشاکەی مەندەلیف هەندێک شوێنی بە بۆشایی بەجێهێشتن. نیشانەی پرسیاری لە جێدانا و لە خشتەی خولیەکەی هیچ توخمێکی لە جێدانەنا. هەندێک شوێنی بە بۆشایی بەجێهێشتن بۆ لەبەرەوەی پێشنیازی کرد کە هەندێک توخم هێستا نەدۆزرابنەوە بەڵام جێگای بۆ بەجێهێشتن کابێ بۆ ئەو توخمانەی کە هێستا نەدۆزرا بوونەوە. بابینەوە سەر مەندەلیفی تەماشاکە. ئەگەر تەماشای مەندەلیفیکەی بۆ خۆی چی کردووە لە خشتەی خولیەکەی؟ ئەگە ئێستاش لە خشتەی خولیەکەی تەماشاکەی لە کۆمەڵی 16 و 17 تریلیۆمی لە پێش یۆدی داناوە. تریلیۆمی لە پێش یۆدی داناوە بەپێی بارستە ژمارە. ئەوەیان بارستە ژمارەکەی 127 ئەوە یۆد 128 یۆد 127. ئەگەر تەماشاکەی ئێستا ئەو کێشەی مەندەلیفیت پێ دەڵام لەسەر خشتەی خولی بڕۆ لاپەڕە 122 بکەوە، لاپەڕە 122 بکەوە لە کتابەکەت کە لاپەڕە 122 کردەوە تەماشا ئەو کێشەیکە. ئێستا سیفەتی یۆدی لەگەڵ هاڵۆجینەکان لەگەڵ کۆمەڵی 17 ڕێک دەکەوی. سیفەتی تیلینیۆمیش لەگەڵ کۆمەڵی 16 لە ڕووی کۆمەڵە دانانەوە کێشەی نییە تەواوە، بەس لە ڕووی بارستە ژمارەوە تەماشاکە ئەوەیان 127.6 ئەوەیان 126.9. ئەگەر بەپێی ڕێزکردنەکەی بە لە بچووکەوە بۆ گەورە دەبوو یۆد لە پێش تریلیۆمەکەی بە وایە چکە یۆدەکە 126 تریلیۆمەکە 127.6. بۆیە لە ڕووی بارستە ژمارەوە جەماعەت دیمیتری مەندەلیف تووشی ئەو کێشەی بوو. هات گەورەکەەوە پێش بچووکەکەی کەوتووە کاوابێ ئەو کێشە بوو. بەڵام چێ ئەو کێشەی زارەسەر کرد کە ئێستا دوای باسی دەکەین؟ زانا مۆزلی. چکە زانا مۆزلی بەپێی گەردیلە ژمارە ڕێزی کرد. جەماعەت لە خشتەی خولی
ڕقەمەکەی سەری پێشتریش پێم گوتون گەر لە ژمارەیە ڕقەمی خوارێ بارستە ژمارەیە مۆزلی ئەو کێشەی چارەسەر کرد ئەها بەپێی مۆزلی تەواوە بوون منە 50 51 52 53 54 کەوابێ ئەها مۆزلی بەپێی سێ ڕیزی کرد توخمەکان بەپێی گەردی لە ژمارە ئەو کێشەی مەندەلیفیشی چارەسەر کرد اینجا هەر ئەو کێشەی نییە بۆ نمونە ئارگۆنیش ئەو کێشەی هەیە ئارگۆن 39 پوینت ئەگە تەماشاکەی بە ئەو نمونەیەشت پێنیشاندەم ئارگۆن 39 پوینت نۆیە بەس ئەگە سەیری پۆتاسیۆمیکەی 39 پوینت نۆ لە دوایوی سیرکە ئارگۆن 39 پوینت 94 لە دوایوی کوێ دێ بە پێی خشتەی خولی پۆتاسیۆم دوێ 39 پوینت ئۆ نۆیە یعنی لە جیاتی ئەوەی لە دوای خۆی ڕقەمێکی گەورەتر بێ دیسان هەمان کێشە لە پۆتاسیۆم و ئارگۆنی هەیە پۆتاسیۆمەکە لەوی گچکەترە بەڵام لە دوایوی هاتووە کابێ بەپێی بارەسە ژمارەکە ئالۆگۆڕیان کە دەشوێنەکەیان بەڵام بەپێی گەرد لە ژمارە هیچ کێشەی نییە گەردی لە ژمارە واتە ڕقەمی سەری ئارگۆنی هەژدەیە هی پۆتاسیۆمی نۆزدەیە باشە ئەنجە کۆبەڵت و نیکلش هەمان کێشەیان هەبوو دوای دەتوانی تەماشایکەی کابێ بەپێی مەندەلیف ئەو کێشەیە دروست بوو کە جاری وا هەبوو بۆ نمونە ئارگۆن لەگەڵ ئەو سیفەتەی دەگونجێ بەڵام بەپێی بارەسە ژمارەکەی هەڵەیە دواتر زانا مۆزلی هات کە بەپێی گەرد لە ژمارە ڕیزی کرد کێشەکەی چارەسەر کرد باش اینجا جەماعەت ئەمە گوتمان مەندەلیف کە توخمەکانی بەستونی ڕز کرد هەندێک بۆشایی بەجێ هێشت دواتر سێ توخمی دۆزیەوە کە ئەو توخمە بوون لە مەندەلیف هەندێک بۆشایی لە خشتەی خولیدا بەجێ هێشت دوای سێ توخمی دۆزیەوە ئەوانیش سکاندیۆم گالیۆم جەرمانیۆم بوون کە دوایی زیادی کرد بۆ خشتەی خولی طبعا ئەوەی بزانە دیمیتری مەندەلیف یاسای خولی دۆزیەوە تەواو کەوابێ ئەوەی کە گرنگ بوو چ بوو چی یەکەم خشتەی خولی دۆزیەوە مەندەلیف بەپێی چی ڕیز کرد بەپێی بارسە ژمارە و ڕەوشتە کیمیایی و فیزیاییەکانی باش چۆنی ڕزکردن بە شێوەی ستونی هەروەها بۆشایی بەجێهێشت بۆچی بەجێهێشت بۆ ئەو توخمانەی کە ڕەوشتەکانیان زانرا بەڵام توخمەکە نەدۆزرابەوە ئەو توخمانە چ بوون کە زیادی کرد سکاندیۆم جەرمانیۆم گالیۆم اینجا چه یاسای خولی دۆزیەوە دەڵێن مەندەلیف یاسای خولی دۆزیەوە اینجا ئەو پرسیار دوای سەرکەوتنی مەندەلیف طبعا مەندەلیف چۆن دەڵێ سەرکەوتنێکی گەورەی بەدەستهێنا بەهۆی ئەوەی کە خشتەی خولی دۆزیەوە و توخمەکانی ڕز کرد و ڕاستە هەندێک کێشە هەبوو لە ڕزکردنی توخمەکان بۆ نمونە یۆد و تریلیۆمەکە بۆ نمونە ئارگۆن و پۆتاسیۆمەکە کە لە جیاتی ئەوەی لە دوای یعنی لە بچووکەوە بۆ گەورە ڕز بێ گەورەکە پێش بچووکەکە کەوت و بەڵام سەرکەوتنێکی گەورە بوو ئەو کار طبعا دوو پرسیار هاتە پێشی دوایی کە ئەو پرسیارانە پاش دۆزینەوەی خشتەی خولیمانەوە یەکەمیان بۆچی هەندێک توخم لەو ڕێسا لا دەدەن و ملکەتی ڕزبوونی نابن یعنی بەپێی زۆربوونی بارسە ژمارەکان ملکەت نابن بۆ نمونە یۆد و تریلیۆمەکە لەبەر ئەوەی تریلیۆمەکە و یۆدەکە ئەگەر بەپێی بارسە ژمارەی ڕزکەی نابێت توخمەکە لە هەمان ستونە هەمان ڕەوشتیان هەبێ هەمان ڕەوشتیان نابێ بۆیە ئەوە کێشەکە بوو پرسیاری دووەمیشیان ئەو هۆکارە چین کەوا لە توخمەکان دەکەن ملکەتی ڕێسای خولی نەبن طبعا دەقی یاسای خولی چییە جەماعەت ئەوەش گرینگە دەقی یاسای خولی بزانی یاسای خولی دەڵێ چی دەڵێ ڕەوشتی کیمیایی و فیزیایی توخمەکان خولانە پێبەندە بەچی بە گەردی لە ژمارەوە واتە ڕەوشتی کیمیایی و فیزیاییەکان پەیوەستە بە گەرد لە ژمارەوە بە گۆڕانی گەرد لە ژمارە ڕەوشتی کیمیایی و فیزیایی ئەو توخمەی دەگۆڕێت لەبەرەوەی گۆڕانکاری لە چ دەکرێت گەرد لە ژمارە ژمارەی ئەلکترۆن ژمارەی پرۆتۆن طبعا دەقی یاسای خولی ئەوە دەگەێنی ئەوە گرینگە ڕەوشتی کیمیایی و فیزیایی توخمەکان بەستراوە بە گەردی لە ژمارەوە واتە بەستراوە بە گەرد لە ژمارەوە بە گۆڕانی گەرد لە ژمارە سیفەتی ئەو مادەی دەگۆڕێت کەوابێ ئەوە گرینگە ئەوە لە پێداچوونەوەی کتێبی ڕاهێنان کتێبی ڕێبەری پرسیاری لەسەرە ئەوە تەواو ئەوە خشتەکەی خولیە خشتەی کۆنی خولی کە بە شێوەی ستونی ڕزکراوە بەس ئێستا بە شێوەی چیە بە شێوەی ئاسۆییە قەدیم
کابێت دوشتەیە قەدیم بە شێوەی ستونی ڕسترابوو ئێستا بە شێوەی ئاسوویە قەدیم بە پێی بارستەی گەردیلەی ڕسترابوو ئێستا بە پێی گەردی لە ژمارە باش طبعا جەماعەت لە دوای مەندەلیف چێ هات زانا مۆزلی هات زانا مۆزلی تا دوای چ ساڵ لە بڵاوبوونەوەی خشتەی خولی مەندەلیف نەتوانرا وەڵامی پرسیاری یەکەم بدرێتەوە کە لە ساڵی 1911 کیمیاگەری ئینگلیزی هێنری مۆزلی لەگەڵ چێ لەگەڵ ئەرنست ڕەزەرفۆرد کاری کرد شەبەنگی 38 توخمی جیاوازیان دۆزیەوە کەواتە لێرە پرسیاری لەسەرە دەڵێن مۆزلی چی دۆزیەوە دەڵێ شەبەنگی 38 توخمی جیاوازی دۆزیەوە شەبەنگی 38 توخمی جیاوازی دۆزیەوە کە ئەنجامەکانی شکردنەوەی شێوازی ڕزبوونی توخمەکانی لەو ئەنجامەش یعنی بە پێش شەبەنگەکەی دواتر چی دۆزیەوە شێوازی ڕزبوونی توخمەکان اینجا جەماعەت لە تاوێدی لە خشتەی خولیەکەش بۆم باس کردی بۆ خۆی هێنری بە پێی چ توخمەکانی ڕز کرد بە پێی گەردی لە ژمارە نەک بارستە ژمارە ها ئاگادارە بە پێی گەردی لە ژمارە ڕزی کرد کەوا پێی گەردی لە ژمارە چێ ڕزی کرد مۆزلی بە پێی گەردی لە ژمارە مۆزلی ڕزی کرد ئەی بە پێی بارستە ژمارە یان بارستەی گەردیلەی ئەوەیان مەندەلیف بوو ئاگادار بە کەواتە ئەگەر گوتی کام لەم زانایەنە توخمەکانی بە پێی گەردی لە ژمارە ڕز کرد مۆزلی ئەدە گوتی بە پێی بارستە ژمارە یان بارستەی گەردیلەی دەڵێن مەندەلیف طبعا پێشم گوتی ئەو کێشەیەی چارەسەر کرد ئێستا تریلیۆم و یۆدەکە ئەگە تەماشایکەی لە خشتەی نوێی خولیدا کە ڕیزی کردووە کێشەکەی چارەسەر کردووە تەماشاکە لاپەڕە 122 تەماشاکە بابەجیان ئاگات لێرە بێ تەماشا کێشەکەی چارەسەر کردووە بە پێی مەندەلیف ئەها گەورەکە لە پێش بچووکەکەی هاتووە چکە بە پێی بارستە ژمارەی ڕزی کردووە بەڵام بە پێی مۆزلی ئەهاتوە 52 53 کەوابێ کێشەکەی حەل کردووە یا بۆ منە لە ئارگۆن هەژدەیە لە دوای خۆی چە هاتووە لە دوای خۆی پۆتاسیۆم 19 هاتووە ئەها بە پێی گەر لە ژمارەکەی ڕزکردنەکەی تەواو مەزبوطە بەس بە پێی بارستە ژمارەکەی کێشەی تێکەوت کەواتە ئەو کێشەیەشی چارەسەر کردووە زانا مۆزلی طبعا ئەگەر پێناسەی خشتەی خولی بکەین خشتەی خولی دەڵێن بریتە لە ڕیزکردنی توخمەکان بە پێی گەردی لە ژمارەکانیان بە جۆرێک توخمە ڕەوشت لێکچۆکان دەکەونە هەمان کۆمەڵەوە ئەمە لە بەندی یەکەمیش باسمان کرد گوتمان توخمەکانی هەمان کۆمەڵە هەمان ڕەوشتیان هەیە تەواو کابێ خشتەی خولی ئەگە پێناسەیەکەی دەڵێ بریتە لە ڕیزبوونی توخمەکان بە پێی گەردی لە ژمارەکانیان بە جۆرێک کە توخمە ڕەوشت لێکچۆکان دەکەونە هەمان کۆمەڵەوە کابێ با بە مۆزلی چی دۆزیەوە مۆزلی یەکەمیان شەبەنگی 38 توخمی جیاوازی دۆزیەوە و هەروەها توخمەکانی بە پێی گەردی لە ژمارە ڕیز کرد چارەسەری ئەوەشی کرد کە لە مەندەلیف گەورەکە لە سێ شوێندا گەورەکە پێش بچووکەکەی دەکەوت چارەسەری ئەوەشی کرد بە پێی گەردی لە ژمارە هیچ کێشەی نییە بچووکەکە دێ اینجا گەورەکە اینجا دەین جەماعەت لە دوای خشتەی خولی مەندەلیف سێ شت زیاد کراوە یەکەم شت کە باسی دەکەین ئەویش گازە خانەدانەکانە کە توخمەکانی کۆمەڵەی هەژدەن کۆمەڵەی هەژدە گازە خانەدانەکان یاخود گازە نایابەکانی پێدەگوترێت بۆ منە پرسیار دێتەوە بە توخمەکانی کۆمەڵەی هەژدە دەگوترێت چی دەگوترێت گازە خانەدانەکان یاخود گازە نایابەکان بۆ پێی دەگوترێت گازی خانەدان و گازی نایاب لەبەرەوەی کەم چاڵاکن لە قەدیمدا ئەوانەی کە خانەدان بوون خۆیان پێ گەورەتر بۆ لەگەڵ خەڵکی تر دانەنیشتون لەگەڵ خەڵکی تر هاتوچۆیان نەکردەوە معاملەیان نەکردووە ئەو گازانش ئاوانن بەدەگمەن لە کارلێکی کیمیاییدا بەشداری دەکەن ئەویش بەهۆی بوونی 8 ئەلکترۆن لە بەرگی دەرەوەی کە دواتر ڕوونی دەکەینەوە ببێنن طبعا کە ئەو گازە خانەدانەکان پێک دێن لە هیلیۆم دواوی نیۆن دوای ئارگۆن دوای کریپتۆن دوای زینۆن دوای ڕادۆن
ئێستا دەین لە کتێبەکەی تۆزێک بەیز ئازی باس کراوە بەڵام ئەمە بە خشتەیەک پێت دەڵام ئەوە دۆزیوێتەوە هەر زانایە و توخمەکەی پێ دەڵێت. ئەگەر تەماشاکەی هیلیۆم و نیۆن و ئارگۆن و کریپتۆن و زینۆن و ڕادۆن و طبعاً لە کتابەکەش باس کراوە ئارگۆن دۆزراوەتەوە دواتر هیلیۆم و هەروەها کۆتادانە کە دۆزراوەتەوە چێ بووە RN ڕادۆن کۆتا توخم بووە کە دۆزراوەتەوە ڕادۆن کۆتا توخم بووە کە دۆزراوەتەوە ئەوە کۆمەڵی جا سیرکە لە دوای مەندەلیفی سێ شت زیاد کراوە گازی خانەدان لانفاناید و ئەکتیناید بۆ خۆی گازی خانەدان وەکو کۆمەڵە زیاد کراوە ئاگادار بە ئەگەر گوتی لە دوای مەندەلیفی چ زیاد کراوە بۆ خشتەی خولی ئاگادار بە کۆمەڵە زیاد کراوە ئەگە گوتی ئەو کۆمەڵەیە چ بوو گازە خانەدانەکان بوو ئەوانی تر بە شێوەی خول زیاد کراون کە لانفاناید و ئەکتینایدە دوای باسی دەکەین طبعا لێردا باس کراوە لە کتابەکەش ئارگۆن پێشتر لە هەوادا نەبینداوە بەهۆی چی بەهۆی کەم چاڵاکی و کەم توانایی لە بەشداریکردن لە کارلێکە کیمیاییەکاندا کەم بەشداری کردووە و کەمیش چاڵاک بووە تەماشایەرەکە لێردا بۆم کردوون بە خشتێک هیلیۆم چێ دۆزیەوە هیلیۆم ئەگەر تەماشاکەی هیلیۆم چێ دۆزیوێتەوە ویلیام ڕامزی لە هەسارەی زەوی دۆزیوێتەوە لە ئەنجامی شیکاری شەمەنگی تیشکی خۆر دوای نیۆن چێ دۆزیتەوە ویلیام سترات و ویلیام ڕامزی دەتوانانی هەمووی بەخشتە لە بەرکەی ئارگۆنیش چێ دۆزیوێتەوە ویلیام سترات و ویلیام ڕامزی کەوابێ نیۆن و ئارگۆن هەردووکیان ویلیام سترات و ویلیام ڕامزی دۆزیویانەتەوە کریپتۆن و زینۆنیش هەردووکیان بە تەنها ویلیام ڕامزی دۆزیونیەوە کەواتە تەماشا هیلیۆم ویلیام ڕامزی دۆزیوێتەوە نیۆن و ئارگۆن ویلیام ڕامزی و ویلیام سترات کریپتۆن بە تەنیا ویلیام ڕامزی کریپتۆن و زینۆن عەفوەن هەردووکیان بە تەنیا ویلیام ڕامزی ڕادۆن کە کۆتا دخم بە کە دۆزراوەتەوە فریدیک ئەرنست درن دۆزیەوە فریدیک ئەرنست درن ئاگادار بە ناوکەت لەبیر نەچی باشە ئەوە بە شێوازێکی خشتە لەوانەیە لەلات ئاسانتر بێ بۆ لەبەرکردنێ بۆ خۆش بزانە هیلیۆم ویلیام ڕامزی بەڵام نیۆن و ئارگۆن ئەو دوو زانایانە کریپتۆن و زینۆنیش ئەو دوو زانایانە ڕادۆن فریدیک ئەرنست درن اینجا ئەمە گوتمان تەماشایەرەکە جەماعەت سێ شت زیاد نەکراوە لە خشتەی خولی ئەگەر تەماشا خشتەی خولی بکەیت سێ شت زیاد کراوە گازە خانەدانەکان کۆمەڵەی هەژدە و هەروەها لانفاناید هەروەها ئەکتیناید لانفاناید و ئەکتیناید جەماعەت ئەوە بە شێوەی کۆمەڵە زیاد کراوە تەواوە کەوابێ لە خشتەی خولی لە دوای مەندەلیف چ زیاد کرا کۆمەڵەکە چ بوون گازە خانەدانەکان بوون ئاگادار بە ئەو سێشتە زیاد کراون گازە خانەدانەکان لانفاناید ئەکتیناید لەکن لە لای خۆت لاپەڕە 122 ڕیزی سەرێ بنووسە لانفانایدەکان لە ڕیزی خوارج بنووسە ئەکتینایدەکان با بین بابزانین لانفانایدەکان ئاگادار بە لانفانایدەکان ژمارەیان 14 توخمە کە لە سیریلیۆمەوە دەست پێ دەکات بە توخمی لۆتیتۆم کۆتایی پێدێکێکێت لە ژمارەکەی هەفتاویەکە کەوابێ لە 58ەوە دەست پێ دەکاو لە هەفتاویەک کۆتایی پێدێ سیفەتەکانیان چن کانزان چاڵاکن بریسکەدارن فەرقی لانفاناید و ئەکتینایدی تەنها لە خاڵی سێمدایە لانفاناید بریسکەدارە ئەکتیناید تیشکدارە تیشک دەردەدەن ئێستا دەین باسشی دەکەین باشە کەوابێ هات تەماشاکە لە خشتەی خولیش لانفانایدەکان ئەو ڕیزەی سەرەوە طبعاً بۆچی بە توخمەکان بە توخمەکانی لانفانایدەکان دەگوترێ لانفاناید لەبەر ئەوەی لە دوای توخمی لانثۆنیۆمەوە دەستی پێکردووە بەویەوە ناوندراوە لە دوای لانثۆنیۆمەوە دەستی پێکردووە بۆیە پێی دەگوترێ لانفانایدەکان طبعاً دیاریکردنی توخمەکانی لانفاناید هەوڵ و کۆشی زۆری ویستە بۆ لەبەرەوەی ئەو توخمانە ڕەوشتیان لێک دەچی بۆیە بە زەحمەتە ڕیزبوونیان هەتا توخمەکە ڕەوشتیان زیاتر لێکچی تۆزێک بە زەحمەتە پۆلێنکردنیان بەسەر خول و کۆمەڵە و خشتۆکەکاندا دووەمیان کە گوتمان ئێستا دووشتم باس کردووە لە دوای مەندەلیف خراوەتە سەر خشتەی خولی
گازی خانەدان بە شێوەی کۆمەڵە لانثاناید ئێستا دەین باس لە ئەکتیناید دەکەین. ئەکتینایدەکانیش ئەوانش هەر چواردە توخمن لە تۆریۆمەوە دەست پێ دەکات کە گەل لە ژمارەکەی 90 لە لۆرانسیۆم 103 کۆتایی پێدێت. بۆچی پێیان دەوتری ئەکتینایدەکان؟ دەڵێن لەبەرەوەی لە دوای توخمی ئەکتینیۆمەوە هاتووە. تەواو بۆ پێی دەگوترێ ئەکتیناید لەبەرەوەی لە دوای توخمی ئەکتینیۆمەوە هاتووە. طبعا لانثاناید ئەوە گرینگە بزانی لانثاناید سەر بەخولی 7 و 8 باشە هەروەها لە نێو کۆمەڵی 4 و 5دان ئاگادار بە لە نێو خولی 6 و 7 لە ناو کۆمەڵی 3 و 4دان 4 و 5 3 و 4دان 3 و 4 سیفەتەکانیان گوتم باسم کرد کانزایە وەکو ئەکتینایدەکان چالاکن بەس لە خاڵی سێمدا جیاوازە لانثانایدەکان باسمان کردن بەڵام ئەکتینایدەکان لە خاڵی سێمدا تیشک دەرن. تەواو خاڵی سێمیان فەرقی هەیە کە تیشک دەرن. ئەوەتە جەماعەت ڕیزی سەری پێی دەگوترێ لانثاناید لە وێنەی سەری ئاماژەم پێکرد بوو ڕێزی خوارە پێی دەگوترێ ئەکتیناید ئەکتینایدەکان. تەواو ئەوە لانثاناید و ئەکتینایدەکان بوون کە باسمان کردن. کەواتە لانثاناید و ئەکتینایدەکان هەردووکیان چواردە من ئاگادار بە. لانثاناید بۆ پێی دەگوترێت لانثاناید لە دوایەوەی لەبەر ئەوەی لە دوای لانثۆنیۆمەوە دەست پێ کردووە. ئەکتیناید بۆ پێی دەگوترێت ئەکتیناید لەبەر ئەوەی لە دوای ئەکتینیۆمەوە دەست پێ کردووە. سیفەتەکانیان هەردووکیان کانزان هەردووکیان چالاکن بەڵام لە خاڵی سێمدا جیاوازیان هەیە. لانثانایدەکان بریسکەدارن بەڵام ئەکتینایدەکان تیشک دەرن. طبعا ئاگادار بە توخمەکان مادە دوو جۆرە مادەی چالاک و مادەی کەم چالاک. ئەوە کەمتر باسی کردو تەنها لە کتابی مامۆستا باسی کردووە. باشە بۆ ئەگەنەشی زانی کێشە نابێ. طبعا خولیەتی بابزانین جەماعەت خولیەتی چییە و مەبەست لە خولیەتی چییە کە ئەو توخمانە لە خشتەی خولی ڕیزکراون جەماعەت کە توخمێک دەچێتە دوای توخمێکی تر گەردە لە ژمارەکانیان جیاوازی گەرد لە ژمارەکانیان ثابتە. ئەگە سیرکەی لە کۆمەڵی یەکەم و دووەم بەو شێوازەی ڕزکراون توخمی یەکەم هەشت لەگەڵ توخمی دووەم هەشتی جیاوازە دواتر هەشت هەشت هەژدە هەژدە 32 ئێستا تێم پێت نیشاندەم سیرکە. ئەگەر تەماشاکەی لە کتێبەکەشتدا باسی کردووە ئەگەر تەماشاکەی جەماعەت نەماگوت کۆمەڵی یەکەم هەشت هەشت هەژدە هەژدە 32 ئەگەر تەماشاکەی ئەوە کۆمەڵی هەژدەیە بۆ نمونە کۆمەڵی هەژدە تەماشاکە هیلیۆم گەرد لە ژمارەکەی دووە لە دوای سدی نیۆن جیاوازیان چەندە دوو هەتا دەی جیاوازەکەیان هەشتە. تەواوە لە دوای دەی چ دێ ئارگۆن دێ هەژدەیە جیاوازەکەیان چەندە جەماعەت دووبارە جیاوازەکەیان هەشتە کەوا بێ هەشت هەشت لە دوای دەبێت جیاوازی چەند بێت دەبێت جیاوازی هەشت دەبێت. وەرە تەماشاکە لە دوای هەژدەکەی چێ دێ 36 دێ 36 جیاوازەکەیان چەندە جیاوازەکەیان هەژدەیە لە دوایویش دەبێت هەژدەی جیاواز بێت. وەرە زینۆن دێکە 54 36 هەتا 54 بە هەمان شێوە هەژدە لە دوایوی ڕادۆن دێ 54 هەتا 86 چەندە 32 دەکات. کەواتە ئەگەر بۆ نمونە پرسیارێکی ئاوا دێتەوە کەمتر زەحمەتە پرسیاری ئاوا بێتەوە بەڵام پرسیار هەیە لەسەر ئەوەی بۆ نمونە دەڵێ ئەگەر بزانی نیۆن دەکەویتە کۆمەڵی هەژدە گەرد لە ژمارەکەی دەیە لە دوای خۆی ئەو توخمەی کە دێت گەرد لە ژمارەکەی چەندە نیۆن دەیە دەکەویتە خولی دووەم عەفوەن دەکەویتە کۆمەڵی هەژدە خولی دووەم لە دوایوی دەبێت چەندی فەرق بێ دەبێت چەندی فەرق بێ لە دوای نیۆنی نیۆن دەیە بەو شێوازە دێ هەشت هەشت کەوا بێ دەبێت هەشتی فەرق بێ کە نیۆن دەبێ توخمی دوایوی دەبێت چەند بێ دەبێت هەشت دەبێت. تەواو یان بۆ نمونە دەڵێ ئەگەر بزانی ئارگۆن دەکەویتە خولی سێیەم و گەرد لە ژمارەکەی هەژدەیە ئایا ئەو توخمەی لە دوای وی دێ چەندە خولی سێم کەوا بێ دەبێت هەشت هەشت هەژدە کەوا بێ دەبێت هەژدەی جیاواز بێت. تەماشایەرەکە ئەگەر ئارگۆن هەژدە بێ هەژدەی بخەسەرێ
هەژدەیەکی بخەسەرێ دەکاتە 36 بەو شێوازەی. یا لێرە بۆ نمونە کۆمەڵەی یەکەمی وەرگرتو ئەها لیتیۆم چەند دەگەێت لە ژمارەکەی سێ دەبێ هەشتی بستە سەر ئەها بۆت بە 11 هەشتی فەرقە 11 بۆ بە 19 هەشتی فەرقە. دواوی ڕۆبیدیۆم 19 هەژدەی فەرقە بۆ بە 37 کابێ بۆ منە پرسیارێک دێتەوە دەڵێ ئەگەر سۆدیۆم گەل لە ژمارەکەی 11 بێ بکەویتە خولی بۆ نمونە سێەم ئایا ئەو توخمەی لە دوای وی دێت چەندە کابێ لە دوای دەبێت چەند بێ هەشت کابێ دەبێت چەندی فەرق بێ دەبێت هەشتی فەرق بێ 11 هەشتی بخەسەرێ دەبێتە 19 کەمتر ئەو پرسیارە هاتوتەوە جەماعەت دووبارەی دەکەمەوە بەڵام ئەگەریشی هەیە پرسیار بێتەوە. کەواتە ئەگە سیرکەی ئەها ڕێزبوونی کۆمەڵی یەکەم و دووەم بەو شێوازەیە هەژدە 32 کۆمەڵەکانی تریشیان بەو شێوازەی ڕیز کردووە ئەوە ئەگەر مامۆستا گوتی پێویستە بیزانی دەبێت لە بەریکەی ئەگەر نە بەڕێی من پێویست ناکە تەڵەبە هەمووی بزانێت. طبعا لێرە چەند پرسیارێک دەڵێ ناوی سێت کۆمەڵە بڵێ سێشت بڵێ کە پاش مندەلی فراوتە سەر خشتەی خولی سێشت گوتم گازە خانەدانەکان لانثانایدەکان و ئەکتی نایدەکان. بۆچی گازە خانەدەکان لە چاو خۆیاندا لە ڕووی کیمیاییەوە کەم چاڵاکن ئەگەر گازێکی خانەدان وەرگری جەماعەت بۆ نمونە نیۆن گەر لە ژمارەکەی چەندە گەر لە ژمارەکەی دەیە ئەگە سەیری بکەی بەرگی یەکەم 2 ئەلکترۆن دەگری بەرگی دووەم چەند ئەلکترۆن دەگری جەماعەت 8 ئەوە 1 ئەوە 2 ئەوە 3 4 5 6 7 8 ئێستا ئەوە 10 ئەلکترۆن بەرگی دەرەوەی جەماعەت پڕە وایە کەوا بێ کەمتر پێویستی بەوەیە کارلێک لەگەڵ توخمێکی تر بکە لەگەڵ توخمێکی تر یەک بگری هەتا بەرگی دەرەوەی بۆ نمونە پڕکە لە بەرەوەی بەرگی دەرەوەی بۆ خۆی پڕە یان بۆ نمونە ئەلکترۆنێکی لە دەرەوێ هەتا وەکو بیبەخشی بۆیە پێی دەگوت یەکەم چاڵاک لە بەرەوەی 8 ئەلکترۆنیان لە بەرگی دەرەوە هەیە جگە لە هیلیۆم کە هیلیۆم بۆ خۆی گەل لە ژمارەکەی دوویە. ئەگەر جەماعەت ئەوە خشتەی خولیەکە لە لای خۆشت تەماشایکەوە تەماشاکە جەماعەت بۆ نمونە سۆدیۆم خولی سێم ئەها تەماشایکە 8 دانەی فەرقە 3 هەتا 11 هەشتی فەرقە 11 هەتا 19 هەشتی فەرقە تەماشا کەوا بێ بۆ نمونە دەڵێت مەگنیسیۆم 12 و دەکەویتە خولی سێم ئەو توخمەی کە دەکەویتە خولی چوارەم گەت لە ژمارەکەی چەندە لە دوای خۆی دەبێ هەشتی فەرق بێ هەشتی بۆ زیاد دەکەی 12 هەشتی بخەسەرێ 20 کەوا بێ 20 کالیسیۆم 20 کەمتر پرسیاری وا دێتەوە بەس ئەمن بۆم باس کردی بۆی بیزانی. ئێستا جەماعەت باسی کەرتی یەکەممان کرد دێین پێداچوونەوەی کەرتەکەی ئەگەر حەلی بکەین طبعا دەڵێت یەکەم دەڵێ ئەمەکی گەشە پێکردنی ئەو ڕێگایی کە بۆ هۆی دیاریکردنی پێوەرێکی ڕێژەی بارستەی گەردیلەی دەدرێتە پاچێ وتمان یەکەم جار کانی زاڕۆ باشە دوم کێ یاسای خولی دۆزیەوە گوتمان باسم کرد مندەلیف یاسای خولی دۆزیەوە کێ بە پشت بەستن بە گەردی لە ژمارە چەسپاندی کە وەک بنچینەیەک بۆ ڕێخستنی خشتەی خولی یعنی چێ خشتەی خولی بەپێی گەرد لە ژمارە ڕیز کردووە چێ بوو مۆزلی ئەی بەپێی بارستە ژمارە مندەلیف بوو. یاسای خولی بڵێ گوتمان ڕەوشتی کیمیایی فیزیایی توخمەکان خولانە پێبەندە بەچی بە گەردی لە ژمارەوە. ناوی سێ کۆمەڵە توخم بڵێ کە پاش مندەلیف کرانە سەر خوشتەی خولی پێم گوتی گازە خانەدانەکان کە بە شێوەی کۆمەڵە زیادکەن لانثاناید و ئەکتینایدەکان. گەرد لە ژمارەی توخمەکان چۆن دەگۆڕێن لە هەر یەک لەم کۆمەڵانە یەکەم و دووەم 13 و 18 لە خشتەی خولی ئەوە باسمان کرد پێشتر دابوونی ئەوە تاها پرسیار ئەوە پرسیارە لەسەر ئەو شێوازەی کە گوتم بەو شێوازە بەو ڕزبەندی و بۆ تەسەسولەی دەڕوات ئەگە تەماشاکەی دەڵێ ئەگەر گەرد لە ژمارەی باریۆم کاتە 56 لە کۆمەڵەی دووەم ئایا گەرد لە ژمارەی ڕادیۆم چەندە باشە کە ئەو توخمەی لە دوایەوە دێت بڕۆ تەماشای چکە
تەماشای باریۆمیکە لە دوایوی بە تەسەسول دەبێت 32 زیاد بێ 56 32 بخەسەرێ ئەوە زیادیکە و بەو شێوازەی بەردەوام دەبێت. تەماشا باریۆم لە کۆمەڵی دووەم ئەگەر نیشانتان بدەم تازەوە دەم پرسیارەکە بە هەر پیشانتان بدەم. تەماشا باریۆمیکە تەماشا جەماعەت باریۆم لە دوای خۆی چ دێ لە دوای خۆی RA رادیۆم دێ چکە 32 دەخێ سەرێ 56 32 بخە سەرێ دەکاتە 86 بۆ لەبەرەوەی چەند زیاد دەکە تەماشا 8 8 18 لە دوای 18 چەندێ 32 کەوابێ پێشت دەڵێ ها خولەکەشت بۆ دیاری دەکات دەڵێ باریۆم دەکەویتە خولی شەشەم ئەو توخمەی کە لە دوایویە چەندە لە دوایوی جەماعەت رادیۆمە 88 ئاگادار بە 88 چونکە 32 دەخێ سەرێ باشە. ئێستا دەین کۆمەڵێک پرسیار هەل دەکەین لەسەر ئەو بابەتەی کە خوێنمان بەس لێرە ئەو 86ەی بگۆڕە ئاگادار بە 88 بابین پرسیار هەلکەین دەڵێ مەندەلیف سەرنجیدا ڕۆشتنی توخمەکان بە شێوەی خولی دەردەکەون ئەگەر توخمەکان بەپێی زۆربوونی بەها یەکێک لەمانە ڕیز بکرێ. گوتمان مەندەلیف بەپێی چ ڕیزی کردووە؟ بەپێی بارستەی گەردیلەیی بەپێی بارستەی گەردیلەیی. وەرە پرسیارێکی تر دەڵێ ئەو زانایی کە پشتی بە پشکنینی شەبەنگی توخمەکان بەست بۆ ڕیزکردن بەپێی گەل لە ژمارەکانیان. گوتم چێ پشتی بە شەبەنگ بەست؟ ئەگەر دیقەت دەی گوتم شەبەنگی 38 توخمی جیاوازی دۆزیەوە ئەویش زانە مۆزلی بوو باشە زانە مۆزلی بە توخمەکانی گەردیلە کە گەل لە ژمارەکەیان لە 90ەوە بۆ 103 دەست پێ دەکات لە خشتەی خولی چیان پێ دەڵێن؟ گوتمان پێیان دەڵێن ئەکتینایدەکان باشە پێیان دەگوترێ ئەکتینایدەکان. کام دوو خول ژمارەی توخمەکانیان یەکسانە بڕۆ سەیری خشتەی خولی بکە جەماعەت خولی چوارەم و پێنجەم ژمارەی توخمەکانیان یەکسانە ئاگادار بە خولی چوارەم و پێنجەم ژمارەی توخمەکانیان یەکسانە. دەڵە توخمەکان لە خشتەی نوێی خولیدا ئەو خشتەی کە ئێستا لە بەردەستی تۆیە دەڵە بەپێی چی ڕیزکراون؟ بەپێی زیادبوونی گەردی لە ژمارەکانیان ڕیزکراون. بەو شێوازە کۆتاییمان بە کردی یەکەم هێنا لە بەندی پێنجەم تاوانەیەکی تر بەخواتان دەسپێرین خواتان لەگەڵ هیوادارم سوتان بینی بێت.